ئەمە مۆرک و ئەمە شوێن و ئەمە بارەگا و ئەمە ماڵ و ئەمە جێی پاراستنی شەرەفی هەموو کوردێکە کە خۆی بە خاوەن شەرەف بزانێت. لە لقی چواری پارتی دیموکراتی کوردستانەوە لەو شوێنەوەی کە دیوارەکەی بە ئێسک و پرووسکی ئەنفال دروست کرا، لەو شوێنەوەی کە ڕەنگەکانی ڕەنگی خوێنی شەهیدە، لەو شوێنەوەی کە نووسراوەکانی مێژوویەکی پڕ لە سەروەریە بۆ هەموو کورد، نەک تەنها بۆ پارتی. منۆک و پارتی قسە ناکەم، منۆک و کوردێک قساکەم. لەو شوێنەوەی کە پێوترێت بارەگای بارزانی، بارزانیەک کە ئەو کەسەی کورد بێت ئەبێ ئەو خۆی بە بارزانی بە پێناسەکەی جیفانی بزانێت. لەو شوێنەوە قساکەم کە دوێنێ شەهید کرا، لەو شوێنەوە قساکەم کە سەرانێک کە تا چەند ساڵێک لەمە پێش ئەموسیلیان لە پەنجەی ئافرەتی ئەنفال کرا و ئەموسیلیان لە پەنجەی ئافرەتی کیمیابارانی هەڵەبجە داکەن، ئەمڕۆ هەرنەوەی ئەوان هاتن ئەو بەردەی کە دوێنێ مناڵانی کورد ئەیانگەتە ملازم موحسین و داگیرکەرانی خاچی کوردستان، ئەمڕۆ ئەوان لەبەرەوەی خۆیان بنەوەی کەسانی بەعسیە زانن هاتن دڵیان هات پەنجەرەی کۆشکی شاری سلەیمانی پێ بڕوخێنن. ئەوان هاتن ئەو شوێنەی کە ئێمە ئەمان پاراست، ئەوان هاتن ئەو شوێنەی کە ئێمە چەند ساڵێک لەمە پێش ئەی ڕەقیبمان تیاوت و دوژمن جوابەکەی بە لولەی کلاشنکۆف و بیکەیسی بە ئێمە ئایایەوە، ئەوان هاتن دوێنێ ئەو شوێنەیان ژاکان، ئەو شوێنەیان عاجز کرد. ئەبێت چی بە خۆیان بڵێن؟ من نازانم ئەگەر وەکو شاعیرێ باسی ئەوان بکەم هیچ دێڕێک لە دێڕەکانی شعری من ئەوانە ناگرێتە خۆی. ئەگەر وەکو ئەدیبێ قسە بکەم، ئەدیب هیچ کاتێک نابێ باسی بێ ئەدەب بکات. ئەگەر وەکو کوردێک قسە بکەم، من چۆن لە ڕوون بێت باسی کۆشکێکی ڕووخاوی خۆم بکەم، چۆن ئەمڕۆ لە ڕێگای کەناڵێکی ئاسمانیەوە بە خەڵک بڵێم مناڵی کورد هاتووە ماڵی کورد دەڕوخێنێ. بۆ لەسەر چی؟ کارەبا ئەمە دایرەی کارەبا نییە، نەوت ئێرە شەریکەی نەوت نییە، بانک ئێرە بانک نییە، گەندەڵخانە ئێرە شوێنی گەندەڵی نەبووە. پارتی و بارزانی ئەوانی فێر کرد کە چۆن جوعبەی فیشک ببەسن دەخۆیان. پارتی و بارزانی ئەوانی فێر کرد کە لە ڕوویان بێت بڵێن ئێمە کوردین، ئێمە ئەنفالمانە کرد، ئێمە کیمیابارانمان کرد، ئێمە دوژمنمان هێنایە سەر سینەی کوردستان. نەخێر، بارزانی ئێمەی فێری تۆڵە سەنگنەوە نەکردووە، ئێمەی فێری هێرش بردن نەکردووە. بارزانی ئەوەی کە فێری ئێمە کردووە، ئێمەی فێر کرد کە کورد بین و بۆچی کورد بین و ئەبێ کورد بین و ئەبێ ئێمە بەرگری لە کوردایەتی خۆمان بکەین. ئەمەیش ڕاستگۆیەکی کەی بارزانی و نەوەکانی بارزانی و پەیڕەوانی ڕێبازی بارزانی و دەروێشانی ڕێبازی بارزانی دوێنێ ماڵی دەروێشەکانی بارزانیان نایە بەربەر. ئێمە نەچوین لە شوێنێکی کە سەرمان بشکێت، ئێمە لە ماڵی خۆمان دانیشتین و پێشوازیمان لە خۆپێشاندەران کرد، پێشوازیمان لێ قوبوڵ نەکرا. ئێمە نەچوینە دەرەوە، ئەوان هاتنە سەر ئێمە، ئێمە بێدەنگ بووین، ئەوان ژوێنیان بە ئێمەیە. ئێمە گوڵمان لە پێشوازی هەچ کەسێکا داناوە کە بێنە بارەگاکانی بارزانیەوە، ئەوان گوڵەکانیان پچڕی. ئێمە خاکمان لە ئینجانەی گوڵا داناوە بۆی گوڵی تیا پەروەردە بکەین، ئەوان خاکەکانیان ڕشت. ئێمە لەبەر ئەوەی دڵ و هەستمان لە شوشە ناسکترە، دیوارەکانمان لە کۆنکرێت و پۆڵا دروست نەکراوە چونکە دز نین، چونکە لە کەس ناترسین، دیوارەکانمان شوشەیە، بەڵام ئەوان شەرمیان نەکرد و شوشەیان شکان. ئێمە بێدەنگ بووین، ئەوان هاواریان کرد. ئێمە ڕەتی علمان نەبوو، ئەوان ژوێنیان نا. ئێمە لە ماڵی خۆمان نەهاتینە دەرەوە، ئەوان وەکو چەقەڵی دز بە دیوارەکانە بۆمان هاتنە ئەمدی و ئەوان بەردیان تێگرتین و ئێمە وەڵاممان نەبوو. بەڵام لە کاتێکە ئەوان فیشەکیان نابە ئێمەوە کەوا بێ ئەوان کوفریان کرد. من خۆم زۆر بە شەرمەندە و شەرمەزارەزانم کە بە خۆم بڵێم کورد لە ماڵی کووردا کورد بەردی تێگرتم، بەڵام ئەبێ ڕۆژگار، ئەبێ قەدەر، ئەبێ زەمیر، ئەبێ ویژدان، ئەبێ ئێوەی ڕاگەاندن بە عالەم بڵێن کە ئێمە و ئەوان کاممان گەندەڵین و کاممان ناوێت. قبولکردنی چەند ئاستەمە کاتێک کەسانێک دەیانەوێت بارودۆخێک بشێوێنن و سەقامگیریەک تێک بدەن و ئەزمونێکی بە خوێندنیاندراو بڕوشێنن لە پێناو بەرژەوەندی تایبەتی و دۆخێک بێنە ئاراوە کە شڵەژایی و ئاڵۆزی و دڵڕاوچێ لەلای هاوڵاتیانی دروست بکەن و ئەوەی دەبێتە پرسیارێک ئاخۆ ئەوانە بۆ پێداگری لەسەر پرسی نەتەوەی و نیشتیمانی خۆیان ناکەن کە هێشتا پرسگەلێکی تایبەت بە دۆزی کورد ماوەکاری بۆ بکرێت و هەمووان ئەوەش دەزانین کە پرسی نەتەوەی و نیشتیمانی پیرۆزترین بەهای گشتیە. کارەبای ساقا، سلێمانی.